کە دەست پێ دەکات ماوەی چەند دەخایەنێت؟ مەبەستە چەندت مینیت؟ بەڵێ. بەێ ئەو ئەم بژینێ ئەیج ئەڤرێج ئەیج ئەوێت مینەتن حتا 51 ساڵیە بەس نۆرماڵەژی ئش 45 حتا 55 ساڵ من گوتەتە ئەو ژی وەکی ژیە دەست پێکردنێ کۆ ئەم بژینێ مینۆ پۆست وەختێت ڕاوەستیت سایکلا هەیڤانە gelek فاکتەر ئەو ژی هوکارێ سەر بکەن تا 45 و تا 45 تا 55 55 بەڵێ. ئاساییە. بەڵێ باش کە خاتوونێک سووری مانگانەی دەبێت لە مانگێکدا چەند ڕۆژ دەخایەنێت بە شێوە ئاساییەکە؟ بەڵێ نۆرماڵی هەر 28 ڕۆژە جارێکێ سایکلا هەیڤانە بێت ئەvە درستە. باشە. بس ما قلت افريج يعني افريج شيء يعني وقت سر جماعتك population واتە تێکڕا تكرا يعني سر جماعتك معدل. الزانيارية كوم كرين يا قوتي هر 28 روجا جاركه بس يا نورمالا جيش 21 روج حتى 35 روج او جي هر نورمالا باش لە 35 ڕۆژ زیاتر بێت ئاسایی نییە؟ 35 روجا زيادة تربيت نا آسايا وش 21 روجا كمتر او جينا آسايا. باش